سلاوتان لێبێ و ئەم کاتتان باش لەگەڵ کاکاوە تۆفیق درێژە بە گێڕانەوەی ئەو باسە دەدەین کە لە ئەڵقەی ڕابردوو کۆتاییمان پێنا. کاکاوە گیان بەخێر بێتەوە. زۆر سپاس کاکە سەلامجان. کاکاوە وتمان ئێوە لە محکەمە حکومی ئەعدام دران و کەلەپچەیان کردن و بتان بن بۆ ژووری ئەعدام بۆ قاتیعی ئەعدام. بەس پێشەوە حەزم کرد تۆزێ لەسەر بازیشت ڕاوەستینەوە. تۆ وتت مەلەفەکەی ئێمە ئەوە نەبوو کە بڕۆین بۆ یعنی چاوەڕێتان ناکرد بڕۆنە ژووری ئەعدام. من حەزەکەم شتێکت بەبیر بێنمەوە. جار یەکەم کە ئێمە پێکەوە چوینە محکەمە لە هۆڵی چاوەڕوانیەکە ئەگەر بەبیرت بێن نزیکەی 60 کەسی لێبوو کە ئەو ڕۆژە ئەوەیە دادگایی بکرێن بەشی زۆریان عەرەب بوون. ئەوەی کە لەبیرم بێ ئێمە 8-9 کەس بووین لە سلێمانیەوە. کوڕێکی گەنج بوو لە هەولێر و بەداخەوە ناوەکەیم بیر نایێتەوە ئێستا چونکە من هەر لەوێ ناسیم و هەر لەوێش تۆزێک قسەمان کرد و ئیتر تەواو ئەو حکومی ئەعدامی وەرگرت. کوڕێکی گەنجی مناڵکار بوو لەگەڵ دوو ژنی خەڵکی کەرکووک لە سوچێک دانیشتە بوون. پشتیان کرد بۆ ئێمە ڕویان لە دیوارەکە بوو ینی بە شکل و شێوە هەر نەمان بینی و نەمازانین. خەڵکی سلێمانی بوونەوە منم ناسیم تخوا من وا تێگەیشتم خەڵکی کەرکووک. بەڵێ خەڵک کانێسکانیش بوون. ئەوە لەسەر قەزای سیاسی نەژیرا بوون. کوڕەکەشی خۆی و خوشکەکەی و دایکی بوو. کوڕەکە ناوی ڕەمەزان بوو. بەرحاڵ ویستم ئەوت بەبیر بێنمەوە کە تۆ ئەو ڕۆژە بە جۆرێک قسە دەکرد وەکەوەی کە من و ڕزگار ئەڕۆین بۆ ئیعدام ئێوە ژەڕۆن بۆ ئەبوو غرێب ینی تەوەقوعەکە دوا بوو چاوەڕوانەکە دوا بوو. بەڵام ڕاستێکی ئێمە کە چوینە بەردەمی حاکم قسەمان کرد مەشت و مەڕێکی زۆرمان کرد هاتینەوە خوارەوە دوایی جارێکی تر کە ئەچیتەوە سەرەوە بۆ خوێندنەوەی حکوم جاری دومی تریش قسەیەک ناکەیت چتۆ بەردەمی حاکم و ئەڵێ قەرار هەموو هەڵاستنە سەر پێ قەرارە خوێنرێتەوە. ڕاستیەکەی من کە وتی قەرار ئیتر گوێم لە هیچ نەما یعنی وەکوا بوو تووشی شوەگەری وەکوا بوو تەلەڤیزیۆنێک یەکسەر میوتکەی بێدەنگی بکەی تۆ ئیتر بەس سوورەکە بەس ئەبینی خەڵکە جوڵێنەوە قساکەن و بەس من هیچ گوێم لە هیچ نەبوو هیچ یعنی حاڵەتێکی زۆر سێر بوو ینی هەتا تەنانەت نەمزانی حکومەکەی ئێمە چی بوو چەند بوو کە هاتی شوێنە دەرەوە لا ئیرادی یەکسەر لامدا بۆ ئیتیجایی کارڕا بۆ ئیعدام یەکێک شانی گرتم و ئاوا سوڕانمێەوە بۆ هۆڵی چاوەڕوانیەکە چکە پێشتر پێیان وتە بۆمۆنیە لە ئەمن و لە ئێمە فترێکی لە سجنی فەزەیلیە بووین لە ئەمنی عام خەڵکی لێ بوو شارەزای شتانە بوون زۆریان بۆ باس کردبووین کە لە دەرگای هۆڵەکە هاتیتە دەرەوە ئەگەر بەدەستی چەپ بردیتیان نیان هێنایەوە بۆ شوێنی چاوەڕوانیەکەەوە ڕۆی بۆی ئەعدام. جا بۆیە منیژیتر لا ئیرادی هەر یەکسەر لامدایەوە بۆ ئیعدام ڕزگار ئاو هاڕۆژ بە عکسی منەوە قۆڵیان گرتم و هێنامیانەوە کە گەشتنیە سەر قادرمەکە دابەزینەوە بۆ لای ئێوە لەوەی تر ڕزگار باوەشی پیا کردم لە خۆشییا گریان نەک لەبەرەوە بۆ من چونکە زۆرتر تەوەقوعەکە ئەوە بوو کە من ئەڕۆم بۆ ژووری ئیعدام. هەتا پێم وایە لەو قۆناغەش کە لە ئەمنی سلێمانی بووین زۆر کەس مراعاتی منیانە کرد دوایی وام لێکدایەوە کە مراعاتیان کردوم لە بەرەوەی پێیان وا بوو منە ڕۆم بۆ ئیعدامیان شتێکی وام زۆر کەس قەزەکەی منیان نەزانی بار هەڵمان چیرۆکی یەکتریمان نەزانی چۆنە. تۆش لەوانە بووی کە تەوەقوع دوا بوو منە ڕۆم بۆ ئیعدامە تا شایەتمان مێنی و ئێستا شایەتمان مێنی باشترە لەوەی بچیتە ژووری ئیعدام پەشیمان بیتەوە و ئەو شتانە. دوایەوە بوو ئێمە 15 ساڵ حکم دراین کە بۆ خۆشم زۆر چاوەڕوان نەکراو بوو و ئەوەی کە زۆرتر چاوەڕوان نەکراو بوو ئەوە بوو ئێوە هەر پیانشان بەجارێک بڕۆن بۆ ژووری ئیعدام. توتت ئەو شتانەی ئێمەی لەسەر گیرین هیچیمان نەکردبوو هەموو یار خەیاڵی بوو. من ئەمێ ینی مەسەن تۆزێک بچینە ناو ئەوە ئەزانم خەڵکی تریش هەبوون ئاوا بۆ نمونە لە کاتی لێکۆڵینەوە و تعزیب و ئەوانە هەندێک شتیان وتە بوو کە ئەسڵەن ئەو شتە هەر ڕووی نەدا و بەس پێم سەیرە کە بۆچی مەسەن ئەمنی سلێمانی نەیانوت کاکە ئەو شتە ڕووی نەداوە. خەڵکێکە بوون جەماعەتی ئەوەی پێم هاوتم مناڵەکان ئەگەر بەبیرت بێ ئاعترافیان لە بەرەوەی مناڵ بوون هەموو تەلەبەی یەکی متەوەستە و تا گەورەکان تەلەبەی سێی متەوەستە بوون هەر لە خوان وتبیان ئێمە دوو ئەمنمان کوشتووە و هیچ ئەمنێکیش نەکوژرا بوو لەو شوێنە ڕاست
کەچی بۆیانەکردن بە مەلەف و ڕۆشتە محکەمە و حکومە درا لەسەری زۆر کەس ئاوا مەسەرەن ئیعدامیش کرا لەسەر شتێک کە نەیکردووە بەڵام لە کاتی تحقیق ئاگای لە خۆی نەبووە یان نەیزانیوە بۆ نمونە زۆرمان نەمە نەزانی کەمە ئەم قسانەی ئەمەیکەنە ڕاتۆ بەردەم محکەمە و لە پێشتر تووشی بەڵێ کەلیمە بە کەلیمەی ئەبێ ئیسپات بکەی کە بارحاڵ ینی خەڵکێکە من باریشانی خۆیان قورسە کرد بەبێ ئەوەی بزانن کە ئەم شتانی ئێڵێن چەند خەتەرە لەسەر ژیانی خۆیان ئەوەی ئێوەش هەروا بووە بەڵێ ڕاستە ئەزانی چۆنەکە کەسەدا ئەو مدەی حربی عێراق ئێران تەسەوڕەکەم کە لە هەشتا حربی عێراق ئێران دەسی پێکرد ئەو ماوەی 8 ساڵە ڕەشبەیگیریەکی زۆر گەورە لە عێراق ڕوویان نەگەر لە هەرێمی کوردستان لەم سێ محافەزەیە بەڵکو لە جنوبیش یعنی ڕەشبگیریەکە لەوەیان نەبوو ئیتر ئەو زابطانی کە لە شارەکان لە ئەمن و لە ئیستیخبارات دامەزران و دائەنران ئەوانە هەوڵیانەیە زۆرترین خەڵک بەسەرەن بگرن و زۆرترین کەیس دروستکەن بۆی پلەی با بڵێن پلەکانیان پلەی سەربازەکانیان یا پلەی وەزیفەکانیان بەرز بێتەوە چالاکن و ئەمانە خەڵکیشی زۆریان گرتووە کە ئەمانە هەر هەمووی تەنزیمی بوون و ئەمان چالاکن و ئاگیان لە با بڵێن ئەمن و ئاسایشی ئەو شارە هەیە کە ئەمانی تیاژی و لەسەر و ئەوەشەوە کاکە سەلام ئەوەی من بزانم هەر قەزەیە کە ئەوان قەزەیەکی ئەوان کە ئەچووە محکەمە ئەچووە دادگای شۆڕش بەناو دادگای شۆڕش و حکومە دران ئەمان لە پاڵ ئەوەی کە ڕوپەکانیان پێبەرزە بووە یا مەسەلەن تەقدیر و شکوریان بۆ چوو مەبلەغە پارەی شانوارەگەن لە بری ئەوە من هەتا بیرمێ لە محکەمەی لە ئەمنی عامە برادریشی عەرەب پیوتم وتم باشە ئەم هەموو خەڵکە لە ئێوە بۆ ژیرە کاکەوە ئێمە کوردین خاوەنی شۆڕشین خۆ ئێوە لە ماڵەوە دانیشتون و هیچ با بڵێن ئەگەر ئەحزابیشتان هەبێ لە ئێران یعنی هیچ چالایشیشی سەربازیان نیە وتی کاکە ئەم زابطانە بۆ ئێوەکەن هەموو کەسێک کە حکمەیرێ کە ئەمان قەزەیان هەیە و هەر یەکێک لەو قەزەیانەی ئەمان کە حکمەیرێ دە دیناری سویسری بۆیەتەوە بەڵام ئەگەر 5 کەس بێ 50 دیناری بۆیەتەوە لەگەڵەوەی تەقدیر و شوکری ژەگرێ بەڵام ئەگەر لەو 5 کەسە سیانیان بچێ بۆ ژووری عیدا لە بری ئەو سێ کەسی کە چوونەتە ژووری سێدارایشی 25 دینار وەرەگرن ئێوە کاتە مەبلەغە پارەیە مەسەلەن لە ئەو لە مایەکە مەسەلەن 10 قەزەی لابێ 5 قەزەی لابێ ئەم 5 قەزەیە بەرێتەوە نزیکی 1000 دیناری سویسری بۆیەتەوە ڕەنگە بەشێکیەوە بێ بەشێکی ئەوە بوو ینی ئیسپاتکردنی وەلا ینی بەڵێ طبعاً نظامێکی دیکتاتۆری وەکو عێراق بوو دایمە تۆ بیسەلمێنی کە تۆ دڵسۆزی بەڵێ بچ کابراایکی چالاکە وەلای هەیە بۆ حیزب و بۆ شۆڕش و بۆ قایت کە ئەوان وایان نامنابوو ئەو برادرانی کە باسە کرد ئەو مناڵانە زۆری تر لەو مناڵانە گیرا بوون تەسەورەکەی کاکسەلا شتێکی زۆر سێرە بۆ باسکەم ئەمە من بیستومە ناڵێم تا چەندێک ڕاستە بەڵام ڕێتێچێ پێ 6 کەسی تەلەبەی وەتان گیرا بوو تەلەبە بوون من باسیوانە بەڵێ ئەمانە کاکە هەرو قەزەیە نەبوو کەسێکیان کوشتووە بە ناوی مەفەوز تارق باشە کەسێکیان کوشتووە بە ناوی مەفەوز تارق چێ تحقیقیان لێگە لە تحقیق مەفەوز تارق خۆی هەر مەفەوز تارق خۆی تحقیقیان لێگە ئەوان اعترافەکەن لەسەروی مەفەوز تارقیان کوشتو من ئەمە ئاوابیستم لەسەرما حکمیش دران بەڵام 15 ساڵ حکمیان تەواو ئەگەر بیرێ بێ کەسێکی ترێ بۆ باسکەم یادی بەخێر ناوەکەیم بیر نەماوە هەولێری ئەیگرن لە هەولێر لێ ئێن اعترافەکە ئەڵەن چێ ناسی ئەڵە زۆر کەسە ناسم ئەیبەن بۆ ڕاو بیرە دیە یعنی ئەگەر کەسێک بیویستە خەڵک بەگرت بە یعنی بۆ ڕاو بردی بوویان بۆ ڕاو مەسەلەن ڕۆژێ لە ڕۆژان جگەرەی لە کوڕێک کڕیوە پاکەتی لێکڕیوە ئەوە یەکێک یەکێکی تر چای چییە چای داخواردۆتەوە یەکێکی تر مەسەلەن مەطعەمی هەبوو نانی داخواردو ناسوێتی ئەمانەی هەموو بەگردا بوو کە هێنابوویان بۆ ئەمنی هەولێر لیان پرسی بوو ئەمانە چین وتە بووی سەیدی تۆ لیان نەخۆیان شتێ دەرەچن
یەکێک اعترافی لەسەر حیزبی شوعی کردبوو، یەکێک لەسەر حسک کردبوو، یەکێک لەسەر یەکێتی پارتی کردبووی، هەمووشیان حکمی موابەت بوون لە ئەبوو غرێب بوون. ئێم قەزەیانەش بوو. ئەمە مانای چی کاکە سەلام؟ ئەمە مانای ڕەشبگیری بە واتایە نییە کە تۆ شت بیت و بگیری، تۆ بێتاوانی ئیتر لە ڕەشبگیریە ڕەنگە ئەگەر 100 کەس بگیرێ نەوەی بێتاوانەیەشی بە سڵفە بەرەکە کە بەسەلەن حسابی ئەوان تاوانبارە. بەحسابی ئێمە ئەم 5 کەسەی ئێوە کە چوونە ژووری ئەعدام چیتان کردبوویەوە؟ کاک سەلام، ئێمە هیچمان پەیوەندیمان بە هیچمان یەکتریەوە نەبوو، پەیوەندی ڕێکخراویتان نەبوو، هیچ پەیوەندیی ڕێکخراوی و حیزبایەتیمان نەبوو. هەر ئەسان بە ئینتیماش هەندێکتان هەرەکەی شتێک بوو. بەڵێ بەدڵنیایی من ئەو کوڕی کە ئەو کەسی کە ئێم ئەم 5 کەسە ئەم 6 کەسەی بەگردا بوو، ئەوەی چیان وتمان ئیستیخبارات بوو بەربوو، اعترافیشی کرد کەم تەنزیمی کۆمەڵی ڕەنجەرانە، بەڵام هەفتەیەکی پێ نەزوو بەربوو. ئەم برادەرە چونکە با بڵێن هەر خۆی بەتایەفە شوعین، خۆی پێشمەرگەی شوعی بوو، شکە گیرا بوو، تحملی لیانی نەکرد بوو، اعترافی کرد بوو، دیار بوو ئەگەر وابیری کردێتەوە اعتراف کا بڵێ من شوعیم، چونکە کەس و کار و خزم و دۆستەکانی هەمووی شوعین و بە شوعی ناسراون، ئەوە خزمەکانی خۆی توش کردە، یعنی کەس و کارەکەی خۆی توش کردە، هاتووە وتێتی من کۆمەڵی ڕەنجەرانم. باش اعترافی لەسەر کۆمەڵی ڕەنجەران کرد. طبعا تۆ بە تەنیا چۆن تەنزیمیت و کەس ناناسی ئەگەر تەنزیمی کۆمەڵی ڕەنجەران بی. هاتووە ناوی 5-6 کەسەی بردووە کە ئێمە خزمەتیمانەیە طبعا دەگەڵی ئەو پرزای من لەگەڵ ئەو کەسەی کە ئێمەی بەگردای خزمەتیمانەیە، بەڵام دوانەکەی تر من ناناسم، سیانەکەی تر با بڵێنەوەی کە بەریش بوو هەر نەتەناسین نەمەناسین لەسەرژن ئەوانم ناسی، دیارەمانە برادری بوون، پێشتر برادری بوون و ناسیونی. بۆ خۆی کاکە سەلام من بۆیە اعترافم لەسەر کۆمەڵی ڕەنجەران کرد، یەکەم تحملم نەکرد، بۆ خۆمە عیب نییە و من تەسەوریش ناکەم کەسێک هەبێ لە ئەمنی سلێمانی ئەو زەمەنی من اعترافی نەکرد بێ، هەموو اعترافی کردووە، کەس پاڵەوان نەبووە چونکە تحملی نەکردو. بۆ نمونە جەنابەت دەزانی لەناو پۆلیسەکان یەکی تیا بوو مقدم بوو، اعترافی کرد بوو توی من لەسەر خۆشی ڕەفی حیزبی بوو، اعترافی لەسەرەوە کرد بوو لەسەر دیوار، آخر مقدمێ لەو ڕوتبەیە لەو پلە سەربازیە گەورەیە لەسەر دیوار بنووسێ بژی کۆمەڵ، ئەوە خۆ حکمی لیژنەی سەدامیان بۆ گیرا، با بڵێن بەر لیژنەی سەدام کەوتن و ئیفراش کران، ئێوە اعترافی کرد، بەڵام هەمویان اعترافیان هەبوو. بەڵێ هەمویان اعترافیان هەبوو. اینجا من خۆی اعتراف چییە بە ئەمە ڕوونکەینەوە توخوا بەڵێ تۆ کە ئەگیرای ئەبایە شتێک هەر بڵێ، یعنی ئەوە بڵێ وڵای من بە وەرەقەی سپیەوە چمە چون بەردەمی حاکم، تۆ لەسەر چی هێنەکرای؟ لەسەر چی دادگایەکرای؟ ئەبایە شتێک هەبێ، بەس شتەکە چییە؟ تۆ بایە مەسەلەن وا شتێک بڵێ کە هەم قورس لەسەر نەکرد، هەم وابێ کە خەڵک توش نەبێت، بەڵێ خۆشت بە لی دەرچی، ینی چکە ئەمە نەڕشەیەک بوون هەرزانترین نرخ لی دەرچی، بەس هەرزانترین نرخ لی دەرچی، چکە تحقیق ئەگەر بەبیرت بێ شەوان دەستی پێکرد لە ساڵ 11 شەوە دەست پێکرد تا بەیانی ڕاست، ئەمە نەشەیەک بوون، نە دوو بوون، نە چوار بوون، تۆ وردەوردە لە ڕووی قودرەی بەدەنیەوە با بڵێن لە ڕووی لەش و ئەوانەوە ڕۆژ بە ڕۆژ داهێزرای، ڕۆژ بە ڕۆژ لە ڕووی دەرونیەوە توانات کەمە بوو لە ڕووی دەرونیەوە تا ڕووخایی. ڕاست و ئەمجا محاسەرەیانە کردی لە هەموو لایەکەوە، چ بە تحقیق، چ بە تعزیب، چ بە ئەوەی کە بۆ نمونە بە تەرغیب با بڵێن بە قسەی خۆش و بە یەکێک نەرم و یەکێک تند و بۆ بەرەوە حاصل ئەمە درێژەیەکێشە، ینی چەند مانگێک درێژەیەکێشە، تویتر وردەوردە دەست نامە قاچت نامە پەک دەکەوت، ینی بەرحاڵ ئەبوایە شتێک بڵێ کە شتێک بێ دوای وەکو دانوستانی لێ هات، من دەڵێم بەس لەوانە وازم لێ بێنن ئاوای لێ بۆ نمونە من خۆم ئەزمموی خۆم وابوو. بەرحاڵ ئێوە ئەو شتانەتان نەکرد بوو؟ نەخێر کاکە سەلام، ئەو کابراایە کە گیرا بوو وەکو پێم وتی چکە خۆی پێشمەرگەی شوعی بووە، دیارە تەنزیمی شوعیش بووە، ئەوەی من چکە براکانی مەناسی خزمیشمە، براکانی ئەمزانی کە لە تەنزیمیان، چکە دواتر ئەوانی گیران و اعترافیشان کرد، چکە خەڵکیان بەسەرەوە بوو. بەڵام تەسەور کە کاک سەلام، یعنی ئەگەر خۆ بوویەتە بەتەنها ئەو توانی اعتراف نەکەی، یعنی کەسێک بەتەنها کە گیرێ ڕەنگە ئاسانتر بێ بتوانێ اعتراف نەکا و خۆی ڕاگرێ،
بەڵام باوەڕ دەبێ ئەگە کەسێکە بەسەرەوە بێ هەتا ماوی هەلیانە خۆی هەتا احترافەکەی یعنی زۆر قورسە یعنی شایت یعنی شایەتێکە دەبێ ئێستا و برادری ئێمە کە ئێمەی بەگردەوە برادریی استخبارات بەگرتیە ئەو شایەتە لەسەری هەر مەجبورە احترافکە بەڵام عقلێک بە حسابی خۆی عقلی کردووە احترافی لەسەر حیزبی شوعی نەکردووە توێتی من کۆمەڵی ڕەنجەرانم ئێمە هەر پێشمان ژیرین ئەوانی تر باوەڕ ناکەم هیچ من بەڵام من بۆ خۆم بۆیە احترافم لەسەر کۆمەڵی ڕەنجەرانی کوردستان کرد لەبەرەوەی من با بڵێن ئەو کاتە لە ڕێخستەکانی شۆڕژگەرانە کارمە کرد لە کۆمیتەی 11 شۆڕژگەران تەنزیمی بوو دوو برادەرمە ناسی یەکیان ئەوەی کە منی تەنزیم کرد بوو بۆ ڕێکخراوەکە کە ناوی عادل جەلال ئێمە ئەم دوانە یەکتریمانە ناسی وە بەرپرسەکەشمان هونەری ڕەوخەفاف ئێمە ئەم سێ کەسە یەکتریمانە ناسی خۆ ئەگەر من احترافم لەسەر شۆڕژگەرام کردایە بڵێن هینەکەمان ڕێکخراوەکەمان ناوی ڕێکخراوی کۆمیتەی 11 شۆڕژگەران خۆ من ئەگەر احترافم لەسەر شۆڕژگەران کردایە بمتە شۆڕژگەران و کۆمەڵەنی ئەوە عادل جەلال و هونەری ڕەوخەفاف بەگرت بم بۆیە بۆی لەوە دەرچم خۆ من هەرە بێ احتراف بکەم چکە کەسم بەسەرەوە کە لەمە تەنزیمیە وتم کۆمەڵە ئەو برادرانی تریش هەمووی تر چۆن بیریان کردوتەوە و تەحملیان نەکردو و احترافیان کردو هەمویان وتوانە کۆمەڵی ئیتر ئێمە لەسەر ئەم قەزەیەمان بۆ دروست بوو ئەنجا ئەو برادری کە ئێمەی بەگردا بوو با بڵێن نەزانینەکەی لەوایە بووە هاتووە قەزەی با بڵێن اختیالاتی بۆ دروست کردوین دوانمانی کردووە بەوەی کە ڕۆمانەمان هەڵاوە تا ناو ئیڤاوە و ئیڤاکە ڕۆیشتووە ڕۆمانەکە کەوتۆ سەر عەرزەکە کەمە هیچ ڕێی ناچێت ئیڤاکەی چی لێ ناتوە بەڵام لەوێ پیرێژنێکی داماوی مەدەنی بەرەکەی و شەهید دەبێت بەمەرجێ ئەوەی کە ڕۆمانەکەی هەڵاوە من نیم برادریشی ترە لەو برادرانەی کە لەگەڵ ئێمەیە بووە بە ناوی شاخەوان ڕێبواری ناوە خۆی ناوی ڕێبوارە بەڵام بە شاخەوان ناوزەکەەوە من تاوان قەزەکە لە چۆڕیاوە لای مزگەوتی خانەقا لێوێ ئیڤاکە ڕۆیشتووە و لێوە با بڵێ ڕێبوار ڕۆمانەکە هەڵەیە من چیم پێ من فیکەیەکم پێە لە خوار با بڵێ فولکەکەی حاسیب ساڵح بۆ خوارەوە لێ فیکەیەکم پێ فیکە لێم ئەوە هات ئەویان نووسی بوو دوانەکەی ترمان تەقیان لە نەجدە کردووە تەقیان لە بەردووشیان تەقیان لە نەجدە کردووە بەڵام هیچ فیشێکی هیچ بەرنەکەوتووە يعني قضية زور سيرة أم إيفات شكل دايما نازع أم نجدة شو أنتوا بدوكز بدأ ما صرت تقل نجدة يسفي شيء برنك إيه باش المهم بقشتي كاكا صار لنا نتيجة أم دو عملية أم دو عملية أو بوم باسكردي بيشتر إيه بلي باشي ما بود كدواي أوي أم دو تشالاكية خيالية هيك كسر نكوجرا وها لا خير إيه بويو شو نجوري قدام جاء آخر أنا أو بورن كمو طبعا دواي أو برادر باسم كرد أو برادر بربو عادي تحقيق عن كردينه أو من وتم ياما لجنة اختيالات دين أو يعني بوصرينه دو عملية والرشيد تناشو حتى من هم بضابطك أول تب سيدي رأيتي أشمل بفيكيه كوا ليه في كبو برادر اللي أو لشو جوي ليه من لشو تام ليه الرومانية الله وبيرجنه بس أو مسافة 2 كيلومتر بلا وتم هو قضية وانية خوش يدرس كلمة بيكرين هو إزاني قضية وانية خوي بيشتجي إزاني بەڵامی تر ئەوە نیە بۆ پلو پۆست و بۆ ئینتیما و بۆ پێی بڵێن کەسێکی چالاکە نووسی بووی بەرحاڵ کاکە سەلام وەکو پێم وتی لە مەحکەمەی سەر کە عەواد بەندەر حکومەکەی بۆ خوێنینەوە طبعا ئێمە هەمومان فیرار بووین هەر پێنجمان ئەوە فیرار بوو بەڵێ فیرار بووین طبعا بیرم نییە ئێوە فیرار بوون لەناو شاریش بوون بەڵێ يعني متخلف لا فرار او كاتك تو شي بو عسكري جلي عسكري لا بركه او فرار دواي فرار ذكر او فرار بس متخلف يعني نشو بو تسجيل من بو خوم شون بو تسجيل نار ديالم كتابي نامه بو دواي تخرج صالح 86 بيمانغاي ونرا جوانا كان طاو كردو دواي طبعا تخرج كرد ابواب شوما بو عسكري كتشوما تسجيل كتابي نامه بو كركوك
بۆ مەدرسە زۆباسەف مەدرسەی زۆباسەفیان پێوت ئێمە بووین بە عریف ڕئیس عەرەفات نازانم ئەو زەمانە هینیانە کرد من شەو لە ئوتێل مامەوە یەک دوو برادەر وتیان بابەت چیت داوە لەم بەزم و ڕەزمە کە طبعا ڕۆشتم کتابەکە تەسلیم کەم لەولا کەرکووکەوە لەسەر ڕێی هەولێر بوو عەسکەرەکە زۆر گەورە بوو 2 ساعات بە پێ ڕۆیشتومە تا چوومەتە قەڵەم کە چوومە قەڵەم کەسی لێ نەبوو یەک حرەسی لێ بوو وتی کاکە بەیانی وەرەوە ئەوە بوو شەو هاتمەوە بۆ ئوتێل لە ئوتێل مامەوە لە کەرکووک مجموعە برادەر دانیشتووی لە چاخانەی هۆڵی ئوتێلەکە سەی تەلەڤیزۆرمان لەگوڵ چامانە خوارد پرسیارمان لە یەکترێ کرد یەکیان گوتی کاکە چیت داوە لە عەسکەری و لەم بەزم و ڕەزمە وەرە بڕۆ بۆ ماڵەوە بۆ خۆ دانیشە و هەوڵ بە وەرەقەی خەفیفە هەبوو ئەو زەمانە وەرەقەیشی خەفیفە دروستکە و هینیکە بخەرە گرفانێ منش دوایی بیرم کردەوتم وەڵاهی خۆم قسەیە ڕێی چێ ئەوە بوو بۆ بەیانی لە باتی بچ بۆ عەسکەر گەڕامەوە بۆ سلێمانی و مانگێکی پێ نەچووە بە جیران فرێ هیچ نەکەوت ینی هەر مانگێکی خەیان هەر مانگە دوو مانگ تقریبا مانگی 86 مانگی 10 یەکی دەمەکتینەکەم وەرگرت با بڵێن شادەم وەرنەگرت تەخەڕوجمان کردووی تر کۆتایی هاو مانگی 11 من کتابی تەژنیەکەم وەرگرت بردم بۆ معسکەرەکە و گەڕامەوە ئیتر هەر مانگی حەڤەی 2 من جیران یعنی فرێ هیچ نەکەوت مە دوو مانگی و 3 مانگێک من لە ماڵەوە دانیشتم ئەویش ناچوومە دەرەوە مەسەلەن لە کۆڵانەکەی خۆمان لە ئیسکات پیاسە مەکرد و زۆرینەی کات دەنووستم بەڵامە سەردەما ئەگەر بەبیرت بێ ئەگەر تۆ تۆمەیەکی سیاسیت هەبوایە و لەگەڵیشە فیرار بوویتە یان ئەوەی عەسکەریت لەسەر وایە حکومەکە زۆر قورسە بوو بەڵێ جا من ئەمە ئەوە بۆ باسکەم کە بردیانینە یەکەم جار کە بردیانینە بەردەم عەواد بەندەر پرسیارێکی لە من کرد کاکە سەلام طبعا پێم وتی عەرەبی مەزانی بەڵام وەکو ئێستانە قسەم پێ کرد وتی ابني بمني وت عواد بندر وتي ابني انت ما تشرد تعرف اذا واحد يهرب من الخدمه العسكريه يسال بودا كم بكردي اذا قسكي او بيبل اذا واحد يهرب من الخدمه العسكريه مصيره اعدام وتي كرم تو نازاني تو مثقفي انت مثقف تو روشنبيري تو نازاني اجا كسك فرار به يا فرارك العسكري هلبه يعني شارع نفسي لسيدار دانا منش بيموت نخير سيدي وتبتشون كمان جلي عسكري من لبر نكردو ما تشن اللابس عسكرية حتى أعرف القوانين العسكرية إذا كنت أعرف قوانين العسكرية كنت ما أهرب وتم سيدي من نخير نمزاني وقوانين عسكرية شكل جلي عسكري من لبر نكردو أجر جلي عسكري من لبر كرده وقوانين عسكري مشار زابو موكات الرام ناكر سري شبايا وسري دانوان من تصورك أم هر أوجبو لا إعدام دوای ئەوەی کە چوینە ژووری سێدارە و سێ مانگ و حەڤە ڕۆژماینەوە دایان بەزانین بۆ مؤبەت بە مەرسوم جمهوری سەدام حوسێن ڕەنگە ئەوە تەئسیری هەبوو بێت چونکە ئەو کتابانە و قەزیانە هەموو یەکێتە بەردەمی سەدام و ئەو ئیمزای نەکا کەس ئیعدام ناکرێت هەر کەسێک گەشتووە بێ من تەسەوڕەکەم قەزەکەمان چونکە قەزەیەکی ئەعلامی بوو تەسەوڕمە کرد 15 بۆ 20 ساڵیان مؤبەت بەڵام ئەو کەسێک کە بەگرتی یاوین مەسوولمانە ئەو مەسیرەکەی ئەدا يعني مەسیری سێدارەدان بێت بەس زۆرتر ینی ئەگەرەکە بۆ ئەو بوو بەڵام ئێمە من تەسەوڕ قەراری محکەمە کە بڕیاری لە سێدارەدانمان بۆ دەرچوو ئەڵێ قرر محكمة بالإعدام لا قرر المحكمة على المتهمين المجرمين متهمين المجرمين هم تاوانبار وهمش مجرم تهمت بار يعني مجرمة يعني مجرمة قد شيء أو يكرمان كردوا لا هين بابلين في رعلين يعني متخلفين لسر أوبوه زياتر حكمي لسيدارة دانا كان ما يعني في رعلية كمان بو متخلف كمان بو نقص سياسية كمان استباسي أوم بك أويك يو شونا جوري إعدام بله كاك سلام أو روجي كحكمي لسيدارة دانا كي بو خوانينو تخد جود ليبو كوتي إعدام بله ميتر تشاورين مكر مثلا بقرار جيتر قرار الغاكاتو بما كان مؤبد والله أنا وقمزاني فليان قرتينو بدرجاي دسر راستا بردياني ندرو بدرجاي اشترياني وقاعك كبردياني ناودي ورجال كردينو دو كلبش عن كرتين خسياني ناو كبسكو
بەرەو ئێدام لەوێ بردیانە ئەحکام طەویلە طبعا هەر وەکو پێم وتی 21 کەس 22 کەسی با بڵێ خەڵکی مەدینەی سەورەشمان لەگەڵا بوو هەمووی گەنج و هەمووتانیان کردنەوە یەک سیارە ئێمە بەجیا کەپسەکەی خۆمان بوو هەر لەوە بوو کە لە سلێمانیەوە یەکسەر بۆ محکەمە هاتی ئەم جارە نەچوینە با بڵێن هین عفو لە محکەمەی هینەوە لە ئەمری تکریتەوە ئێمەیان هێنا هەر بەو کەپسە بۆ محکەمە و هەر بەو کەپسەش بڕیارین بۆ ژووری ئێدام هەرم پێنج کەسەمان بووین هەتا من بیرمە ئەوەی بەرپرسەکەمان کە ئێمەی بەگرتاوە ئەگریا من سیرێکم کرد پێم و دوتم هەتا قسەیشی ناشرینم کردوتم خوێڕی مەگری ئێمە بەگرتەوە ئێساژەگریت مەگری خوا گەورەیە ئەوم پێوت ئەوانی تریش هەمووی مات بوون وابزان برادەری تریش هەرەگریە بەڵام من ناگریا زۆر بەهێز بووم یعنی باوەڕم ناکرد لە سێدارە بدرێم کاکە سەلام یعنی ناچوو عقڵم بڕی ناکرد ئەمە باسی ئەم لەحظەیەکی کە تازە حکم دراون ئەی دوایی ئەوە دوایی بۆت باسەکەم بە ئەوە بۆ باسکەم چۆن بردیانین و چۆن بردیانی نەقاڵتەی ژوورێدا دوایەوەی بە کەپسەکە بردیانی ئەحکامە طەویلە ماڕێکا بردیانی نەژوورێت ئیتر لەوێ زانیم ئەم 20 قسوور کەسەی مەدینەی سەورەش چکەممان دانیشت بووین قاعشی گەورە بوو کورسی و مێزێ لە زاویەک دانرا بوو یەکێک نازام زابط بوو ملازم بوو چی دانیشت بوو یەک با یەکردوین و ئیسفساری لێ کرد و فۆرمی وە پڕەکردینەوە ئیتر هەموومان بە شکانەوە دانیشت بووین پرسیاریەوەیە کە ناویسیانیت کەی ژیراوی ماڵە لەکوێیە خەڵکی شوێی ئەم شتانە فۆرمێکی پڕە کردە و پاشان کە هەمومان تەواو بووین 2-3 ساعاتێکی خایەن ئەوەی کە هەتا ئەو هەموو خەڵکە ناونووسکرا بە دوای یەکە ڕیزیان کردین بە دوای یەکە طبعا هەبوو کاوی لە پیا بوو هەبوو شەرواڵی لە پیا بوو هەبوو پێڵاوی لە پیا بوو هەبوو نعلی لە پیا بوو بە پێ بردیانین مەسافەی تقریبا کیلۆمەترێک و نیوێگە بوو بردیانین سیمێک کردایەوە بردیانینە طبعا سیمەکە بە چواردەوری بینایەکە بوو بینی سیمەکە و دەرگای ژووری قاتعەکە ساحەیەک بوو ساحەیەکی گەورەنها لەوێ هەمومانیان ڕیز کرد طبعا پاڵیان ناین بە دیواری قاتعەکەەوە ڕوومان لە سیمەکە بوو پارەی ئاسن پێڵاو بڵێن نەعلنا بەس پێڵاو بڵێن پارەی ئاسن قایش و پانتۆڵ و ئەمانەیان هەموو لەبەرداکەنین دوایی بە دەرگایە کرایەوە بە دەرگاکەیە بردیانی نەژوورەوە بۆ ناو قاتعی ژووریدا من بەر ژووری پێنج کەوتم باسی قاتعەکەم بۆ بکە یەکەم جارکە چوونە ژوورەوە چ جۆرە بیناکە یەتەوە پێشچاوت مەسەلەن یەتەوە پێشچاوم بەڵێ با بڵێن قاتعەکە لە دەرەوە مەبەستە مەزانێکی کە دەرگاکەکەنەوە یەکسەر مەمەڕێکی باریک بوو مەمەڕێکی باریک بوو باشە قادرمەیەشی تیا بوو لە تەنیژ مەمەڕەکەەوە ئەوە سەرکەوتی بۆ قاتی دوو با بڵێن یەک قات بوو تا ئەو سەرچووی ئەزان پێش ژوور بۆ 6 ژووری تیا بوو و ئیتر دوای ئەوە سەرەوەی بە شوشە ئاوا لە قاتعی با بڵێن لە قاتی دووە خوار ببووە بۆ سەر بەش قاتعی یەک با بڵێ قاتی یەک ئەوە هەمووی شوشە بوو بە شوشە کرابوو چکە ڕووناچی ئەهاو و جۆمان لە دەنگی تەویر و چۆلەکەەوە زۆر بەرز بۆی تۆڵی بەڵێ آخر ئەوە بەلاری مەسەلەن ئەمە قاتی دوو ئەمە قاتی یەک ئەمە قاتی یەک قاتی تری لەسەر نەبوو تێگەی چۆنە بڵێ قاتی ژووری یەک و دوو سێ و چوار و پێنج قاتی تری لەسەر نەبوو بەڵام ئەم بەری قاتێکی لەسەر بوو بردیانی نەژوورەوە بۆ مەمەڕەیە بە قادرمەکان ئەسەریان نەخستین هەر بۆ مەمەڕەیە بردیانی نەژوورەوە تقریبا مەمەڕێکی تری تیا بوو ئەو بەری ژوور بوو ژووری بچوو تقریبا ئەو مەمەڕەی بینی با بڵێن ژوورەکان سژنەکان تقریبا 4 متر بۆ 4 مترێکە بوو 3 متر و نیم بۆ 4 مترێک پان بوو من ئێمە بەر ژووری پێنج کەوتین لەوێ زۆر بێتاقەت بوون وابزان ئەو ڕۆژە ئەم 5 کەسە دابەشیان کردن نا یەکسەر ئێمەیان بەردە ژووری پێنج ئەو 5 کەسە
ئێمەیان بردە ئەو ژووری 5 ئیتر ئەوانی ترین بەبیرم نایە تەوزیعیان کردن هەڵ بە هەموو ژوورەکان لەوێ شێخێکی شیعی لێم نازانم شێخ بوو چی بوو بەس من پێڵم پرۆفیسۆر زۆر شارەزای ئاین بوو زۆر کابرایەکی بەڕێز و بەهیوا و بەهین بوو من زۆر بێتاقەت بووم ئەو ڕۆژە ئەبزانم یەکشەمە بوو یا چوارشەمە بوو کاک سەلام چونکە چۆن ئەزانم یەکشەمە بوو یا چوارشەمە بیرم نایە یەکشەمە بوو یا چوارشەمە بوو بەڵام ڕۆژێ بوو لەو ڕۆژانە لەو ڕۆژانەیە بەس عیدامیشە بوو یعنی لە هەفتەکە بەس یەکشەمە و چوارشەمان عیدام هەبوو خەڵکیان لەسێ دەرایە کەواتە ئەو ڕۆژەیەوە چون هەبوو بەڵێ ئەو ڕۆژە هەبوو برادێک هێنایانە دەرەوە ئەگەر با بڵێن پێ شەش وازام لە ژووری هەشت بوو یا حەوت بوو یا هەشت بوو وێستا نایەتەوە خەیاڵم ناوی کاوە عەبدوڕەحمان بوو یادی بەخێر و ئەم دەقەی لە هەموو دەقەیە خۆشتر بێت خەڵکی کەرکووک بوو کە لە بچیان کرد لە پێشەوە طبعاً عادەتەن لە مەحکەمە کەیان هێنایتە دەرەوە لە دواوە کە لە بچیانە کردی بەڵام لە ژووری عیدام لە قاتە عیدام کەیان بردی بۆ ژووری سێدارە لە پێشەوە کە لە بچیانە کردی کاک سەلام نازانم سەبەبەکە چی بوو کە لە بچەکەی هەڵبڕی ماچی کردوتی برایان سەربەرزیە ئیتر بە شەق و تێڵا و بۆ کس و ئەمانە بردیانە دەرەوە پاش 10 دقە چارەشێک خاولەکەیان هێنا بۆ من ئەوێ خاولی و جلوبەر گوشتیە بوو خاولەکەیان هێنا بۆ من سۆڵپە خاولەکەی بەر من کەوت چێ هێنای هەر لەو برادرانەی کە لە سجن ها مەسەلەن ئەو ژوورەی هێنێ بۆ ئەو ژوور ئێمە هینمان هەبوو کاکە سەلام لە ژووری عیدام مەسەلەن ژووری 5 بەرامبەری 9 بوو مەسەلەن ئەگە بمیستە شیرێک لە تۆ وەرگرم بێعیبی نەبێت تاکە نعلێک پەتێکمان پێوە بەستە بوو تاکە نعلە درێژ بوو تاوان پەتەکە تاکە نعلەکەمان هەڵەیە بۆ ئەو بەر ئەوی ژەی گرتەوە ئەکەوتە بەردەمی دەستێ برەی گرتەوە شیرەکەی لەسەردانا تۆش وردە وردە لەم بەرەوە پەتەکە ڕاژێشاتە نعلەکەاتە بەردەمت و قوتە شیرەکە دەهێنا ژوورەوە خوارد ئیتر دیار بوو بەو هۆی ئەو تاکە نعلەوە طبعا جاری وا بوو قوتوی شیر هەبوو شیرەکەی خورا بوو بە بەتاڵی ما بوو ئیتر هەرچێکە بیستایە و کردە ئێوە و ڕادەی کێشاوە هێنا ئەم شیرە لە ناو کارتۆن بوو لە ناو بەڵێ پاکەتی شیری زەمانە شیر هەبوو پاکەتی کاغەس بەڵێ مەقەبا بوو ئیتر مەقەباکە بڵێن ئەستوریش بوو ئێمە ئەتا نایلۆنی پێوە بوو ناوەکەی نایلۆنەکانمان لێ کردو شتمان لەسەر نووسی ئەو بۆ بازەکەم لەوێ کۆمەڵی شتیشم خوێنیەوە بەهین نووسرا بوو یعنی بە بزمان لەسەریان نووسی بوو شێوازی ئەو نووسی نەشە پێڵم ئیتر بەوە خاولەکەیان بەرحاڵ چۆن گەیشتە دەست من نازانم بەوەی ئازانیم چکە نەخشی بەڵێن لەسەری چنین بە چنین شتی نووسی بووی کاوە عەبدوڕەحمان خەڵکی کەرکووک وابزانام گەڕەکەکەشی نووسی بوو شۆڕجە مادەی یاسایی مادە هەر مادەی نووسی بوو 157 فقرەیەک فقرە ئولا بەوە ئازانیم ناوی کاوە عەبدوڕەحمانە جا دوای ئەوەی کە ئەو برادەرەیان برد ئەو ڕۆژە بەس ئەو وابزانم نه ئەو نەبوو بەڵام چونکە من ئەوە یەکەم ڕۆژمان بوو زۆر تەرکیزم نەبوو خەڵکیی زۆریان برد من بۆ خۆم دانیشت بووم بێتاقەت بوومە تا خاولەکەیان هێنا تر زۆر بێتاقەت بووم کاکە سەلام ئەو شێخە شیعەیە سەریشی منی کردوتی شسمەک تمکاوە وتی ناوت چێ وتم کاوە وتی بێتاقەت مەبە هەر ئەمڕۆ بەیانیەکەی نزیکی لە 12 کەس لێرەوە خەڵکی شاری ئێوە لێرەوە بەربوون بۆ ماڵەوە بەڵێ یەکسەر لە ژووری عیدامەوە مەرسوم جوورنەریان بۆ دەرچووە بەربوون بۆ ماڵەوە وتی پیانەوتن ڕزگاری حەلاق جەماعەتی ڕزگاری حەلاق یەکسەر بیرم کەوتەوە چێ ئەمزانی ئەو جەماعەتە کوڕی گەڕێکی خۆمان بوون لە کانێسکان طبعا لەگەڵ لە مەرحەلەی ئێمە نەبوون وازام ئەوانە لە ژووری هینیش بوون لە ژوور لە قاتعی لە قاعی نۆ بوون لە ئەمنی سلێمانی بەڵام دیارە پێش ئێوە بووە پێش ئێوە ئێمە چەرمانگ بوون لە ژووری عیدام من نازانم کە وتی ڕزگاری حەلاق چکە ڕزگارە هین بوو سەرتاش بوو کوڕی گەڕێکی خۆمان بوو ئێمە بە ئەسڵ کانێسکانین بەس ماوەیەک ماڵمان لە ئیسکان بوو لە ئیسکانی ژیران من ئیتر تۆزێ ئاهێکم بۆ هاتەوە ئاهێکم پێ هاتەوە کە
ئەوانە بەربوون و ئەوەی هیوایەکەم بە بەرهاتەوە ئیتر چۆنەڵی کەوتینە قسە و باس و ئیتر پرسیارکردن لەو برادرە ئیدام چۆنە چۆن نییە چەند زانیاری گۆڕینەوە بەرحاڵ کاوەجان لە ئەم باسە بەڕاستی قسەی زۆر هەڵاگرێ زۆر یادگاری تێ لەوێ حتممە ئەبێ هەمووی بگێڕینەوە بێ هەموویمان بۆ بگێڕیتەوە لە ئەڵقەی داهات و ئێستا کاتمان نەماوە کاتێکی خۆش بۆ هەموو لایەک